لە پرۆگرامی ئەوڕۆمدا خواردنێک دروست دەکەم لەگەر شیرینێک. خواردنەکەم برنجی بە چەرەزە یاخود بە وردەکاریەکان، وردکراوەکان یاخود ئەو شتانەی کە ناوچیان هەیە. باشە لە بۆ خواردنم پێویستم بە برنج هەیە، بێگومان زەیتیشم پێویستە و هەروەها جیزم هەیە، باوی سپیکرایم هەیە بەبێ پەلک، هەروەها باوی سوورکراوەم هەیە، فستقی دلکم هەیە و لێرەشەوە گازۆم هەیە، هەروەها دارچین، هێل و خێ لەگەر ئاویشم پێویستە. خواردنەکی زۆر ئاسانە بەڵام زۆر بەتامە. برنجەکە هەروەکو برنجی ئەتیادی بە داچاندن لێندرێ نایپارزنم. هەموو ئەو بابەتانە و کەرسانی کە لە پێشمە پێکەوە لە ناو زەیتێکی کەم سۆری یەکەمەوە دوای ئەکەمە سەر برنجەکەی تقریبی وەچی بریانی وایە بەڵام بە چەرەزاتیە. لە بۆ شیرینەکەشم کاستەر دروست دەکەم، کاستەرێکی سادە بەس ئێرازێنمەوە بە کۆمەڵک شتی کە بەخۆم حەزم لێ بزانم شتێک لە بەردەستمان هەبیتن. لە بۆ کاستەرەکە پێویستم بە کاستەری حازر هەیە، کاستەری قوتیە پۆدرەیە و هەروەها کەمەک شەکر لەگەر شیری سائلم پێویستە. دەسەکەم بە خواردنەکەم وردەکاریانەکانم لەسەر تەباخەکەی ئاوەکەم. خۆشەویستانی من تەخەیل ناکەن چ بۆن و بەرامەکی تایبەت لەو مەطبەخەی من هەیە. بۆنی دارچین و بۆنی هێل ئەو ناوەی هەموو پڕ کردیە بەجددی بۆنێکی زۆر خۆشی هەیە. ئەو خواردنە وەچی ئەیبینن کۆمەڵک چەرەزاتم تێدا بەکارهینا جگە لەوە شیرینەکەم کاستەر بوو، کەمەک نانی پاقلاوم سۆر کردە وردم کردە سەری لەگەر فستقی هاڕاو لە بۆ ڕازاندنەوەکەی.